پەروەردگارمان لە قورئان فەرموویەتی إن الله على كل شيء قدير پەروەردگار دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە و فەرموویەتی والله غني عن العالمين پەروەردگارمان پێویستە لە هەموو مەخلوقاتی و هەموو دروستکراوەکانی لە کاتێکتا سێرەکەین خۆی پەروەردگار چەندەها مەلایکەتی داناوە چەندەها لە مەخلوقاتی داناوە ئیشەکانی بۆ بەڕێوەبەر بۆ نمونە مەلایکەتی داناوە باران بارێنێت مەلایکەتی داناوە ڕزق ببارێنێت مەلایکەتی داناوە ڕزقەکان دابەش بکات هەرێکی و لەو بابەتانە مەلایکەتی داناوە سێرەکەین خەڵکەکە مەخلوقاتەکان بمرێنێ و ڕۆحیان بکێشێت ئایا چۆن لەگەڵ ئەم ئاەتەیە تەوافقکەین ئێمە خۆی بەڵگەیە لەسەر ڕاستێتی ئاەتەکە یعنی خوایە کە توانیوێتی مەلایکەتێک دروستکە هەموو کێوەکانی بەدەست بێت خوایە کە توانیوێتی مەلایکەتێک دروست بکات کە مەلەکل مەوتە بتوانێت ڕوحی هەموو زیندەوەرێک بچێشێت ئەمە ڕاستێتی ئاەتەکەمان بۆ دەرەخە کە بەڕاستی خوای گەورە بەتوانایە کە ئەمەی دروست کردووە نمونە بێنینەوە ئەگەر بۆ نمونە کەسێک ئیدعای ئەوە بکە مەصنعێک ئیدعای ئەوە بکە بڵێ من کۆمپانیایەکی زۆر لێ هاتوو زیرەکەم دەڵێن بەڵگە چییە کە زیرەچیت دەڵێ سێریکەن من ئایفۆنم دروست کردووە سێریکەن من کۆمپیوتەرم دروست کردووە سێریکەن من سیارەم دروست کردووە سێریکەن من تیارەم دروست کردووە ئەم دروستکراوانەی ئەو بەڵگەن لەسەر ڕاستێتی توانا و زیرەکێتیەکەی یا ئەم دروستکراوانە بەڵگەن لەسەرەوەی کە زیرەک نییە ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە فعلەن بەتوانایە کۆمپانیاکە پەروەردگارمان کە باسی خۆیمان بۆ دەکا کە لەسەر هەموو شتێک بتوانایە لەو لاشەوە ئەو هەموو دەلائیل و بەڵگە و نیشانەی خستۆتە پێش چاومان مەلایکەتێکی دروست کردووە دەتوانێت ڕوحی هەموو مرۆڤەکان بچێشێت مەلایکەتێکی دروست کردووە دەتوانێت بارانمان بۆ بارێنێت کە هەموو مرۆڤەکانی سەر ڕووی زەوی کۆ بنەوە ناتوان باران بارێنن یەک مەلایکەت بتوانێت ئەوە بکە مەلایکەتێک چێوەکانی بەدەست بێ بتوانێت بهێنێتەوە ئەمە بەڵگەیە لەسەر قودرەتێتی خوا و عەظەمەتی خوای گەورە جوانە بەڵام پرسیارەکە لێرەیە بوو ئایا پەروەردگارمان بۆ بەتەنها خۆی شتانی نەکردووە لێرەدا دەڵێن ئێمە لە ژیانی دنیادا دەژین کە بریتیە لە عالم الأسباب یعنی دنیای سەبەب و هۆکارەکان خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە لە دنیای غەیبدا ناژین لە دنیای شەهادەدا دەژین کە دەبینین هەموو شتێک سەبەبی خۆی هەیە و ڕەبط کراوە بە سەبەبی خۆی خوای پەروەردگار فێرمان دەکا پەروەردەمان دەکا لەسەرەوەی کە هەموو شتێک پێویستی بە شتێکی ترە ئەسباب و مسببات هەیە ئەجینا خوایەک بتوانێت مەلایکەتێک دروستکە و ئەو دەسەڵاتی بداتێ هەر خۆشی دەتوانێت بارانەکە ببارێنێ خۆشی دەتوانێت ڕوحەکەش بچێشێ و هیچیش لە مەلایکەتەکان بەبێ ئیزنی خوا ناتوان هیچ لەمانە بکەن وەکە بشیکەن هەر بەتوانای ڕەب العالەمینە